سڵاتان لێ بەڕێزان لەم ڤیدیۆدا بەستمانە چۆنتی مێرجکردنی 4 دانە گراف بەیەکەوە نیشانتان بدەین. بۆم نەرگە داتایەکمان هەیە لەو شێوازە پێکاتوە لە 4 داتای جیاواز هەرێکە لەوانە x و y تایبەت بەخۆی هەیە. ئێمە گراف بۆ هەر یەکێکیان دەتوانین بکەین بە جیاواز. دوایەوەی ئیشەکەمان تەواو بوو واتە گرافمان بۆ هەرێکە لە داتاکان و ئەرگرت. ئێمە دەتوانین کلیک بکەین لەسەر ئەم دوگمێ کە لێی نووسراوە مێرج. دوایە کە دیالۆگ بۆکسێکمان بۆ کرایەوە لێر تێبینی دەکەین کە دوگمەیەک دانراوە توانین کلیک لەسەر بکەین. لێردا ناوی گشت ئەو گرافانەی کە کردومانە نیشان دەدا و ئێمە دەتوانین یەک بەیەکیان تهدید بکەین و داخلی لیستی دووەمیان بکەین. واتە مەبەستمانە کە ئەم گرافانە پێکەوە مێرج بکرێت. پاشان کلیک دەکەین لەسەر ئۆکەی. هەروەک تێبین دەکەن لێردا لیستێکمان بۆ کرایەوە کە لە 4 گراف پێکاتوە و لێرەشدا نیشانمان دەدا کە چۆن دەتوانێت ئەم گرافانەمان بۆ مێرج بکە. پاشان کلیک دەکەین لەسەر ئۆکەی. هەروەک تێبین دەکەن لەم لیستەدا گشت گرافەکان تێکەڵچێش کران و بوون بە یەک گراف. ئێستاش دەتوانین دەستکاریکردنەکان بۆ هەر یەکە لەمانە ئەنجام بدەین. بۆ نمونە ئەو تێکستە پێویستە لێرەدا بندرێت. هەروەها ئەو تێکستە زیادە لێرەیە چونکە لە خوارەوە x ئەکسسەکە ناوی لێنراوە بۆیە پێویست ناکە ئەوە دووبارە بێتەوە. واروها ئەم ژمارانش بە هەمان شێوە چونکە هاوشێوەی ژمارەکانی خوارەوەنە وێ بە زیادی دەزانین و ڕەشی دەکەینەوە بە هەمان شێوە. ئەو بەستمانە کە بۆ هەموو گرافەکانمان بۆردەرێک دروست بکەین بۆیە کلیک دەکەین لەسەر یەکێک لە ئەکسسەکان و کلیک دەکەین لەسەر پرۆپێرتی. دوایکە دیالۆگ بۆکسەکەمان بۆ کرایەوە لە بەشی لاین ئەند تیکس کلیک دەکەین لەسەر ڕایت. پاشان کلیک دەکەین لەسەر شۆ چونکە مەبەستمان نەتیکەکان دیار بکەون. کلیک دەکەین لەسەر نەن ئاپلای دەکەین. ئەو بە هەمان شێوە بۆ گرافەکانی تریش ئەم بۆردەرە زیاد دەکەین. هەروەها گەر بمان هەیە ڕەنجەکانمان دەستکاری بکەین دەتوانین کلیکی لەسەر بکەین. پاشان لە بەشی سکێڵدا دەستکاری ڕەنجەکانمان بکەین. بۆ نمونە لێرەدا ئێمە مەبەستمانە لە 10 دەست پێ بکات بۆ 8. ئەگەر مەبەستمان بێت کە سکێڵەکانی گرافەکانی ترش دەستکاریکەن ئێمە دەتوانین بە ئاسانی لێرەوە بچینە سەر هەر یەکە لەوان. بۆ نمونە ژمارە 1 بریتێ لەمە سکێڵەکە دەستکار دەکەین لە 10 بۆ 8. بە ژمارە 2 بە هەمان شێوە.
پاشان ئەپلای دەکەین. ئێستاش دەمانەوێت دەستکاری سپێتی دەوروبەری ئەم گرافە بکەین بۆیە توانین بچینە سەر گراف فیت پێج تو لێر پاشان ئەو ژمارە بکەین بە 1 و ئۆکەی. هەروەها لە ڤیدیۆکان ڕابردوودا باسمان لەوەی کردووە کە چۆنەتی دەستکاریکردنی ژمارە و تیکەکانی X و Y ئەکسس چۆنەتی فۆرماتکردنی ئەم تێکستانە بۆ ئەو ستایلی کە مەبەستمانە